ئێمە تەنیا کێشەمان موچە نییە، کێشەمان خاکە، کێشەمان ناسنامەیە، کێشەمان دادپەروەریە، کێشەمان یەکسانیە. کێشەی خاک، قەوانی سوا و بانگەشەی چاواشەکارانەی لایەنەکانی دەسەڵاتە لە کاتی هەڵبژاردن و بوونی قەیرانەکان کە بەرۆکی خەڵکیان پێگرتووە. خاکی باشووری کوردستان هەر قۆناغە و بە جۆرێک لەلایەن پارتی و یەکێتیەوە خراوەتە بەر مەترسی لە دەستدان. بەشێکی بەرچاو لە خەباتی شاخ و شاریان لە پێناوی بەرژەوەندەی حیزبی و کەسی و زیادکردنی قەڵەمڕەوی خۆیان بووە. ئێستا کە خەڵکی هەرێمی کوردستان گیرۆدەی چەندین کێشە و قەیرانی جددیە لە دوو ئیدارەی پەککەوتووی و لاوازی دامەزراوەکان، داخرانی پەرلەمان، دابەشبوونی پێشمەرگە و هێزانمنیەکان بەسەر دوو حیزب و دوو زۆن و دەیان کەس و بەرپرسدا، نەگەیشتنە هیچ ئەنجامێک لەگەڵ بەغدا، سەرڕای هەموو ئەمانە زیاتر لە 10 ساڵیشە موچەخۆر و کاسبکاریش بەدەست قەیرانی موچەوە دەناڵێنن. لەگەڵ هەموو ئەمانە لایەنەکانی دەسەڵات بۆ لە بیربردنەوە و ڕاکێشانی سۆزی خەڵک بەردەوام دەڵێن ئێمە هیچ کێشەیەکمان نییە کێشەی خاک نەبێت. لە باشووری کوردستان کێشەی خاک و ئازادی خەڵک لە ساڵی 1991 بەهۆی گۆڕانێکی ناوچەی و نێودەوڵەتیەوە چارەسەر بوو. خاک ڕزگار کرا و خەڵک لە دەستی ڕژێمی بەعز ڕاپەڕی، بەڵام هێندەی پێنەچوو. ئەوانەی بانگەشەی بوونی کێشەی خاک دەکەن بوونە چاوساغی سوپا و تانک و فڕۆکەی دوژمن و داگیرکەرەکانی دوێنێ و ئەو سوپایی کیمیاباران و ئەنفالی کرد و بە خوێن لە باشووری کوردستان دەرکرا بوو، بە خۆشحاڵیەوە گەڕێنرانەوە. لە قۆناغێکی دیکە بۆ شەڕی پارتی کرێکارانی کوردستان بە هەمان شێوە پارتی و یەکێتی سوپای تورکیان هێنایە سەر خاکی باشووری کوردستان و بوونە چاوساغ بۆ شەڕ لە دژی پەکەکە. تا ئێستا بەشێک لە سوپای تورکیا هەر لە خاکی باشووری کوردستاندا ماوەتەوە. بە درێژایی نەوەدەکانی سەدەی ڕابردوو پارتی و یەکێتی لە پێناو حیزب و بنەماڵە و بوونە خاوەنی گردێکی ڕووتەڵەی گەرمەسێر و چیایەکی بەستوو، هەزاران گەنجیان بەکوژدا و ئەوەشیان لە تۆماری سەروەری لە پێناو خاکدا لەسەر خەڵکی باشووری کوردستان نووسیوە. پارتی و یەکێتی دوای ڕووخانی ڕژێم و بۆ ماوەی 14 ساڵ حکمڕانی کەرکووک بوون. هاوشێوەی هەرێمی کوردستان لە کەرکووکیش دوو بەڕێوە بردن، دوو ئاسایش، دوو پۆلیسی یەکێتی و پارتی هەبوون. دوایەوەی نانویست ڕوویەکی جوانی کورد و حکمڕانەکەی نیشان بدەن، بەڕێکەوتنی ژێربەژێر یاخود ئەوەی یەکێکیان ئەوی دیکەی بە خیانەت پێ تۆمەتبار دەکات. لە ئۆکتۆبەری 2017 لە باشووری هەرێمی کوردستانەوە کەرکووک و لە ڕۆژئاواشەوە مەخموور و خاکی چەند ناوچێکی دیکەیان لەدەستدا کە بە لە 151 خاکی باشووری کوردستان دەخەمڵێنرێت. ئێستا ڕوون بۆتەوە کە ئەوانەی کێشە بۆ خاکی کوردستان دروست دەکەن پارتە دەسەڵاتدارەکان خۆیانن یاخود دوژمنی دەرەکی یان نا.